لە دەستپێکی یاریەکانی هەفتەی 21 خولی نایابی کوردستان پێشمەرگەی هەولێر لە پیرمان میوانداری دەربەندیخانی کرد. هەر لە سەرەتای یاریەکەوە دەربەندیخان کۆنتڕۆلی یاریەکەی کردبوو و بە چەند هێرشێک هەوڵی زوو تۆمارکردنی گۆڵی دەدا. لە خولەکی 20 یاریەکە بە ئەسستی هاوڕێ ئەنوەر مەحموود شاکر گۆڵی یەکەمی یاریەکەی تۆمار کرد. دەربەندیخان بەردەوام بوو لە هێرشەکانی و زانیار حەسەن بەم لێدانە نزیک بوو لە گۆڵ، بەڵام دلێر حاتەمی گۆڵپارێز شێر ئاسا وەڵامی دایەوە و پارێزگاری لە گۆڵەکەی کرد. لە کۆتاییەکانی ئەم نیوەیە پێشمەرگە نزیک بوو لە زیادکردنی جیاوازەکە، بەڵام سەرکەوتوو نەبوون و نیوەی یەکەم لە بەرژەوەندی پێشمەرگەی هەولێر بە کۆتایی هات. نیوەی دووەم دەستی پێکرد، هەرزوو پێشمەرگەی هەولێر گۆڵی میوانەکەی هەژان، کاتێک عەبدوڵڵا سەربەست بە لێدانێکی جوان توانی گۆڵی دووەمی پێشمەرگەی هەولێر تۆمار بکات. دوای ئەم گۆڵە هەردوو لا هێرشی بەردەوامیان دەبردە سەر گۆڵی یەکتری. هاوڕێ ئەنوەر بەم دوو لێدانە هەوڵی گۆڵیدا، بەڵام هەژار ئەحمەدی گۆڵپارێز ڕێگری کرد لە تۆمارکردنی گۆڵ. لە خولەکی 78 لە هێرشێکی پێچەوانەدا مەحموود شاکر گۆڵی دووەمی خۆی و سێمی پێشمەرگەی هەولێری تۆمار کرد و یاریەکە بە ئەنجامی 3 گۆڵی بێبەرامبەر لە بەرژەوەندی پێشمەرگەی هەولێر بە کۆتایی هات. الحمدلله شكر يعني بشتي سي قما بردنا وتعادلك ام قما توشي خسارة بين فريقي بيشمرقه هر سنده فريقي باشا وايا توزق نتيجه باشني بس هر قما باش دكا الحمد لله يعني هو تقريبا ما وكي عم خسارنا بينا بس ام قما خسار بوين يعني ان شاء الله يعني وعدي قما بيت تعويض كان دسي خوش بي دسي هم ياريزانا كان خوش بي ليرو سباسي هەر دەستی ڕاهێنەرەوە یا هەموو یاریزانەکانی هاوڕێم بکەم. بەڕاستی ئێمە خۆتان نەزانەوە باری دۆخێکی زۆر ناجێگیر بە تێپەڕ بووین لە چەند یاریەکان ڕابردوو، بەڵام ئێمە هەموو ئاماژمانەوە بۆ ئەم یاریە ببینەوە چونکە بینەوە سەر ریتمی برنەوەکانی پێشمەرگەی هەولێر. ئێوە خۆتان نەزانن پێشمەرگە لەسەر ئەو یاریانە زۆر شتێکی ئاسایە، بەڵام ئێمە لەسەر بارێکی ناجێگیر بووین. بەڵام سوپاس بەخوا ئەم یاریە یاریەکی زۆر باشمان کرد و هەوڵێکی زۆر باشماندا لە گێمی یەکەمدا و لە گێمی دووەمیشدا هەموو یاریزانەکە ئاسێکی باشیان پێشکەش کرد. سوپاس بەخوا توانیمان 3 گۆڵ بکەین و یارەکە ببینەوە و دەستخۆشی لە تیبی بەرامبەر شەکەین و دەستی ئێوەش خۆش بێ. پێشمەرگەی هەولێر بە کۆکردنەوەی 25 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندیەکە دەبیندرێ و دەربەندیخانیش بە کۆکردنەوەی 29 خاڵ بە شێوەیەکی کاتی لە ڕیزبەندی چوارەم دەبیندرێت.